لە شاری سلێمانی پەردە لەسەر کێبڕکەکانی خولی نایەبی تۆپی سەرمێزی یانەکانی عێراق دادرایەوە و نازناوە کەش گەڕایەوە بەغدا بە ئامادەبوونی پارێزگاری سلێمانی و نوێنەری سەرۆک کۆماری عێراق و لیژنە کاتێکی یەکێتی تۆپی سەرمێزی عێراق کۆتایی هات بە پاڵەوانێتی تۆپی سەرمێزی یانەکانی عێراق کە بۆ ماوەی 3 ڕۆژ ڕکابەریەکانی لە شاری سلێمانی بەڕێوە چوو. تەمان ئاسی پاڵەوانەتەکە بەڕاستی لە ئاسێکی زۆر بەرزدا بوو. منافەساتێکی زۆر هەبوو لە بینی یانەکانە زۆر خۆشحاڵم بەم منافەزەیە ئەمەش دەلالەت لەوە کەکەوە یاری تۆپی سەرمێز بەرەو دواوە نەڕۆشتووە وردە گەشاکە بەرەو پێشەوە ئەمە شتێکی دڵخۆشکەرە بە تاکید وایە ئەو جەگەڕێتەوە لە ڕاستیدا جێگای داخەکەڵم گەڕێتەوە بۆ قەیرانی دارایی کە یانەکان ناتوانن ئەو مقدارە پارێت ئەمین کە ماگانە بێن بە یاریکەرەکان لەبەرەوە یاریکەرە باشەکانی شای سلێمانی یانەکانی کوردستان وردە بەرەو جنوب بەرەو یانەکانی نادی جێش و سەناعەمانە هێزی یانەکانی سلێمانی یان کوردستان بێتە خوارەوە بێتە ئاسێکی نسم. دوای ڕکابرێکی بەهێزیانی سەناعی شاری بەغدا جامی خولەکەی لە چنگ خاوەنی زۆرتری نازناوی عێراق یانی سلێمانی سەند لە یاری کۆتایی کوڕاندا یانەکانی سەناع و سلێمانی بەیەک گەیشتن. یاریەکە بە بەهێزی هەردوویانە دەستی پێکرد بە جۆرێک تا کۆتایی یاریەکە یاریزانان لە ڕکابەرێکی بێزدا بوون بەڵام ئەنجامی کۆتایی لە بەرژەوەندی نوێنەرەکەی بەغدا بوو بە 3 کۆمەڵە بەرامبەر بە کۆمەڵەیەک. الحەمدوللا و شکر یەکەم بوون لە دەوری ممتاز العێراق ئەمە یەکەم جارە بۆ ئێمە نادی سناعی یەکەمە بین ساڵی پێشتر دووام بوون و تەنزیم بوتوڵە زۆر باش بوو لە سلەیمانی زۆر جوان بوو ئەمەش نیهایی دەوری زۆر جوان بوو تەنزیمەکە وەکو بوتوڵەت دووەریەکان الحەمدوللا و شکر و فەریق نادی سلەیمانیە سەهل نەبوو ینی 3 جارە بۆ دەوری یەکەمن و ینی چێڵێم ناتوانم قسە بکەم ئێستا زۆر سوپان. لە یاری کۆتایی کچاندا هەردوویانەی غازی باشوور و پێشمەرگەی سلێمانی بەیەک گەیشتن لە سەرەتای یاریەکەوە کچانی پێشمێرگا بە بەهێزی دەرکەوتن و بە 2 کۆمەڵە پێشکەوتن بەڵام بوونی باشترین یاریزانی عێراق لە پێکهاتەی غازی باشوور ڕێگر بوو لە بردننی نازناوەکە لەلایەن نوێنەرەکەی کوردستانەوە لە کۆتاییشدا یاریەکە بە 3 کۆمەڵە بەرامبەر بە 2 کۆمەڵە لە بەرژەوەندی کچانی غازی باشوور کۆتایی هاتوو بوونە پاڵەوان. حصلنا على المركز الأول في بطولة التي حصلت. سپاس بۆ خوا توانیمە پلەیەکەمی پاڵەوانێتەکە بەدەست بێنین ئەوەش بەتوانە و لێهاتووی ڕاهێنەرەکەمان کە پێش پاڵەوانێتەکە ڕاهێنەری زۆری پێکردین هەروەها بە پاڵپشتی خێزان و کەسوکارەکانمان ئاستی پاڵەوانێتەکە زۆر بەهێز بوو منی زۆر حەزم بۆ جۆرە ڕکابەریانە هەیە لەبەرەوە لە ئێستادا باشترین یاریزانی عێراقم. ليش عالي مستواهم وأنا جدا حبيت هاي اللعبة. بڕیارە هەر یەک لایەنەکانی سەناع و سلێمانی و جەیش لە کوڕان و غازی باشوور و پێشمەرگەی سلێمانی لە کچان ببنە نوێنەری عێراق لە پاڵەوانێتی یانەکانی عەرەب کە بڕیارە لە وڵاتی مەغریب بەڕێوە بچێت و 4ەم و 5ەم لە کوڕان و 3ەم و 4ەمیش لە کچان بەشداری پاڵەوانێتی ڕۆژاوایی ئاسیا دەکەن. ئەردەڵا محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.